وشەی تاقیکردنەوە یان ئەگزامینیشن یان ئیمتیحان زۆر لەوە قورسترە بەختیار بتوانێت لە کەناڵێک و لە بەرنامەیەکا بە ناوی پەروەردەی دیمەن من بتوانم بەسی چل خولەکێک باسی تاقیکردنەوە کەم تاقیکردنەوە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین هێواش شێواش هەنگاو بە هەنگاو و کۆڵێت بە چەند خولەکێک نادەبێت بە درێژایی تەمەن فێرخواز و قوتابی بەڕێزەکان فێری ئەو بکەین کە تاقیکردنەوە چۆنە و چۆنی بەڕێزان بە دڵنیایی و ئێوەش مداخلەتانێ قسەتانێ و دوای ئێمەش ڕەنگە قسە و باسێکی ترمانە بەس پێم خۆشە بێمە لای جەنابتان کۆژین خان ئەویست مداخلەیەک بکات کۆژین خان فەرموو دکتۆر کاریگەری لەسەر شوێنی تاقیکردنەوە پرسیارم هەبوو ڕاست پرسیارێکی زۆر جوانە بوو معلوماتان شوێن زۆر دەورە بینێ لەسەر تاقیکردنەوە یەکەم ئەو شوێنی کە تیا دەخوێنیت دووەم ئەو شوێنی کە پیا دەچیت بۆ قوتابخانە چۆ بەتابەتی ئەوە گەنج و مراهقنەوە چێ لە شوێنێک و بڕۆی کۆمەڵێک گەنجی لەگەڵ ڕێزمە لات و لیوار تاریقت لێدەن توانجت لێدەن قاچت بەیەکا بێت بێزاربی بێتاقەتبی کاریگەری دروستەکە نەخێر لەوە چێ لە شوێنێکەوە بچیت دیمەنێکی زۆر ناخۆش ببینی دیمەنێکی زۆر نەخوازراو بینی ئەمە دووەم سێم بۆ شوێن ئەو شوێنی کە ئیمتیحانەکەی تیا دەکەی دەورە بینێت کچە جوانەکەم جار وای لە شوێنێکا ئەیکەیت هەمووی قەڵەباڵقە ژاوە هیچ عیبی تێدا نیە تەلەف دەستێک هەڵە بڕمەڵی مامۆستای جان ئەم شوێنم گونجاو نیە تخوا خێر تەگا شوێنەکەم بگۆڕە چکە مەزبوط نییە نەخێر بوونەوە مەسەلەن گەنجی وا هەیە لە دکتۆر بە حاڵ جوورە و حرەکەیەک لە بەردەممان ڕووبدا من تەرکیز مەڕوا داڵغە مەڕوا لە زانکۆ لە شوێنێکا بۆ نمونە ئیمتیحانەکەیتەوە سەرەکەی بەردەم دەرگاکەی مامۆستا تخوا بم کە دوادەوە مامۆستا لە بنی دیوارەکەی کەواتە شوێنی خوێندن ئەو شوێنی کە پێی دەچی بۆ قوتابخانە و ئەو شوێنی کە ئیمتیحانی تێدا دەکەیت هەمووی کاریگەریکی زۆر باش و چاک و مەزبوطیە تەنانەت ئەو شوێنانی کە ڕۆژانە گەشت و سەیرانی تیا دەکەیت ئەوەش گرنگە یعنی گەنجێک هەموو ڕۆژێ لە ماڵەوە چێ بۆ کافتریا و نێرگە لە خانە تەمان باشی بنە خوێندووە لەم بۆ تاقین و حازر نەبووە نەوەڵا بەعکسەوە گەنجێک هەفتەی 2 جار ڕۆشتووە بۆ کتێبخانە لەگەڵ کتێبەکانی خۆیان کتێبی خارجی خوێندوێتەوە کتێبی گشتی خوێندوێتەوە هەندێک کتێبی خوێندوێتەوە بۆی بابەتەکانی زانکۆ پەیمانگا قوتابخانە باشتر تێبگا بە دڵنیاییەوە دەتوانێت سەرکەوتوو بێت و نمرێکی بەرز بەدەست بێنێت سواز بۆ جەنابەت بەسۆزخان سەرەتا دەست خۆش بۆم بابەتی ئەمڕۆ کە باسی کرد بەچەند بابەتێکی گرنگە باس کرد پرسیارەکەی من لەسەرەوە کاریگەری دەرونی عاتفی چییە لەسەر تاقیکردنەوەکان دەست خۆش جوان بۆ معلوماتی جەنابتان گەنجە جوانەکان کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە ئەم خانمە باسی کرد مرۆڤ وەکو باسمان کرد لە جەستە پێک دێت و لە عەقڵ و بەشێکی دەرونیشی تێدایە مرۆڤ لە جەستە لە عەقڵەکە و بەشێکشی کە بوارە دەرونیەکەیەتی کە جەستە و عەقڵەکە پێکەوە دەبەستێتەوە هەر کاتێک کاریگەریەکی نێگەتیڤ لەسەر دەرون کرا کاریگەری لەسەر خوێندن دەبێت بۆ نمونە پەیوەندیکی ناتەندروستی کچ لەگەڵ کوڕایان کوڕ لەگەڵ کچە کاریگەری دەبێت تعلیق و توانجێکی کچ و کوڕ لەگەڵ یەکە کاریگەری دەبێت هاتن بۆ تاقیکردنەوە و بەڵام پێش تاقیکردنەوە کۆمەڵێک گەنج ئەڵێ تو هیچ نازانی زۆر قورسە زۆری زعاجە زۆر ناخۆشە کاریگەری دەبێت دایک و باوکێکی ڕەشبینت هەیە هەڵەستێ و دانیشی ئەڵێ تو هیچت تیا بەسەر نیە و هیچ بە هیچ ناکەی کاریگەری دەبێت ئەو 2-3 ڕۆژەی کە وەنونە ئەڵێن بەیانی دوو بەیانی ئیمتیحانە چوویتە سەیری ئەلقاڵقەیەکت کردووە سەیری فلیمێکت ئەکشنت کردووە سەیری بۆ نمونە تەمسیلێکت کردووە سەیری ڕووداوێکت کردووە سەیری بۆ نمونە یوتیوبێکت کردووە کە حادیسەیەکی خۆکوشتنە حادیسەیەکی خۆ ئینتیحارکردنە حادیسەیەکی فلانە کە ئێمە زۆر جار هەندێک ڤیدیۆ دەبینین بەڕاستی دەڵێن ئەمە کفرە نەکەر مناڵ کفرە کەسێکی گەورەش ببینێ کە دەرونی نائاسوودێ ئێمەی دکتۆری دەرونی و دکتۆری زانکۆ و دکتۆرێک ئەوانی کە علمە نەفسمان وتۆتەوە ئەوانی کە شارەزاین لە بواری دەرون ناسیە دەزانین کە ئەم ڤیدیۆ چەند کاریگەری لەسەر مێشک و دڵ و دەرون دروستەکات چۆن ئەم ڤیدیۆ کاریگەری لەسەر خەوی لەسەر خواردن دروستەکە گەنجەکە خۆی نایزانێ ماوەیەکە هەر لە خۆی دڵی تونە ماوەیەک هەر لە خۆی بێتاقەتە دڵە دکتۆر ماوەیەک هەر لە خۆم شتم بیرەچێتەوە دکتۆر لە خۆم ماوەیەکە هەر لە خۆی خۆفێکم تیادایە ئەمە لە ئەنجامی چی لە ئەنجامی بەرنامەیە کە سەیرت کردووە ڤیدیۆیە کە سەیرت کردووە ئەڵقاڵقەیە کە سەیرت کردووە کورتە ڤیدیۆیە کورتە یوتیوبێک کە سەیرت کردووە بۆ نەگرتە ڤیدیۆیەکی تیکتۆکە هەرچێکە کە سەیرت کردووە کەواتە بە دڵنیاییەوە وەکو جەنابەت فەرموود بوارە عاتفیەکە بوارە دەرونیەکە کاریگەریەکی زۆر بەداخەوە نێگەتیڤانەی هەیە لەسەر تاقیکردنەوە ئافرین بۆ ئەوەی دەرونێکی ئاسوودە عاتفەیەکی ئاسوودە و زۆر خۆی هاوسەنگە بەبێ ئەوەی کاریگەریشی چواردەوری لەسەر بێت تەرکیزی و لەسەر خوێندنەکەیەتی ئەو بە دڵنیایی خوێندنێکی زۆر تەندروستی دەبێت و دەتوانێت نمرێکی بەرز بەدەست بێنێت سواز بۆ جەنابەت